سلام کاتت باش کاک محمد سپاس بۆ بەشداریکردنت ئەمڕۆ وەک هەدیارە کە هێزەکانی پێشمەرگە هێرشیان بۆ سەر چەکدارانی داعش لە چەند گوندێک ئەنجامدا لە ئێستادا کۆنتڕۆلکردنەوەی ئەم گوندانە کە لە سنووری پارێزگای کەرکووکن و لە هەمان کاتدا لە حەوێجەوە نزیکن تا چەند گرنگی ئەم گوندانە گرنگە بۆ کۆنتڕۆلکردنەوەیان بەتابێت کە لە سنووری پارێزگای کەرکووکن. بەڵێ سڵاوتان لێبێ سڵاو لە هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان و پیرۆزبایی ئەو سەرکەوتن و دەستکەوتە گەوریان لێکن کە بەرەبەیانی ئەمڕۆ بەدەستیان هاوردووە بێگومان پاکردنەوە و ئازادکردنی گوندەکانی باشووری کەرکووک یەکجار گرنگە هەم بۆ خەڵکی کەرکووک هەم بۆ پاراستنی موسساتی حکومی لە کەرکووک بە تایبەتی کە کەرکووک وەکو چۆن بڵێ نەوتێکی زۆری لێیە و شادەماری ئەقسادە بۆ ناوچەکە و لە هەمان کاتە کەرکووکش ئێستاکە ئاوارێکی زۆرشی لێکۆبەتەوە زیاتر لە 9 ملیۆن ئاوارەش لەوەیە ینی پاراستنی ژیانی ئەوانش گرینگە وەجگە لەوەش ئەو ناوچانە کە بوونەتە ئەو دێهاتانە بوونەتە سەرچاوەی فەساد و بوهرەی ئامادەکردنی بۆمبی چێندرا و ئامادەکردنی هەموو ئەو کەرستانەی کەوا مرۆڤی پێ ئەکوژێ بۆ یەکە ئازادکردنی ئەو گوندانە و بە شێوەیەکی گشتی بنەبڕکردنی تیرۆرشە نەکرد لە کەرکووک بەڵکو ئەتوانین بڵێن لە سەرجەمی کوردستان و ناوچەکە بۆ یەکە ئەو دەستکەوتە ئەو سەرکەوتنەی ئەمڕۆ زۆر سەرکەوتێکی گرینگە و دەستکەوتێکشی گرینگە و ئەبێ نەکرد هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان دەبێ هەموو خەڵکی کوردستان بە گشتی و عێراقش بە تایبەتی ئەبێ شانازی بکەن بەو دەستکەوتەی کە ئەمڕۆکە هێزی پێشمەرگەی کوردستان بەدەستی هاوت. بەڵێ کاک محەممەد بەردەوام حکوومەتی عێراق ڕەخ نەدەکرێت لەوەی کە وەکو پێویست هاوکاری هێزی پێشمەرگەناکەیان لە کاتی ئێرشەکاندا هاوکاری هێزی پێشمەرگە ناکات. ینی ڕۆلی حکوومەتی عێراقی وەکو ئەندام پەرلەمانانی کورد وەکو فراکسیۆنەکانی کورد وەکو بەرپرسەکانی کورد لە بەغدا چۆن لەمە دەڕوانەوە ڕۆلی ئێوە چی بۆ بۆی کاریگەری و فشار بخەنە سەر حکوومەت عێراق بۆی هاوکاری هێزی پێشمەرگە بکات؟ بەڵێ لە ڕاستیە هێزی پێشمەرگەی کوردستان ئەو ڕاستی بۆ هەموو لایەک سەلمان کە هێزێکی ئازا و شەڕکەرە و ئەو هێزە بە تەواوەتی بەرگری لە خاک و نیشتیمانەکە ئەوەی کە جێگەی داخە بۆ ئێمە ئەوەیە کە حکوومەتی عێراقی تاکو ئێستا وەکو پێویست هاوکاری هێزی پێشمەرگەی کوردستانی نەکردووە هەم لە پێدانی موچە و هەم لە پێداویستی جەنگ و سەرباز شارەکانی ئێوە چی بوونە کاک محەممەد جگەلەوەی کە جێگەی داخە بۆ ئێوە؟ بەڵێ ئێمە ئەوەی کە ئەمانەوێت کە لە جەلسەی لە کۆبنەوەی ئایندەمان بەڕێز وەزیری بەرگری عێراق ئیستیزافا کرێ بۆ پەرلەمان ئێمە پرسیارەکانی خۆمان بۆ ئامادە کردووە کە لەوەی هۆکار چییە وەکو پێویست هاوکاری هێزی پێشمەرگە ناکرێ و ئێمە جگەل لەوەی کە ئەمانەوەی وەڵامی ڕاستی دروست وەربگرینەوە و لەسەر ئەو مەسەلەی بەردەوام ببین ئەگەر بێ و حکوومەتی عێراقی هاوکاری هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان نەکا ئەوە ئێمە لە دادگای ئیتحادی شکاتەکەین و ئەمەش قابلی قبول نییە لە کاتێکە بە خوێنی پێشمەرگە و گەنج و لاوی کورد ناوچەکان ئازاد بکرێ بەڵام خەڵک دابنشێ بە دووربین تەمەشای ئەو قوربانیە بکە و لە هەمان کاتە سبەینی ئەوان بیانوێ بەشدارش بن لە بەڕێوەبردننی وڵات و لە بۆ یەکە ئەمە قابلی قبول نییە و ئێمە ئیشەڵا لە چەند ڕۆژی دادێ ئەو ڕاستیانە لەبەر چاوی خۆتان و لەبەر چاوی هەموو کوردستان کە ئەبینن کە ئێمە چۆن خۆمان ئامادە کردووە بۆ ئیستیزافەی وەزیری بەرگری عێراقی و هاوکات ئەو ئیمکانیات و ئەو هەموو پێداویستەی کە لای ئەوانە کە تا ئێستاکە نەیانتوانێت بستێ خاشی ئەنبار ئازاد بکەن و ئەو ڕاستیەشی سەلمان کە هێزی پێشمەرگەی کوردستان لە هەر شوێنێک بێ ئازادی و خۆشگوزارانی بووە بە دوای خۆیان دێنێ بەڵام ئەوەی کە بۆ هەموو لایەک یعنی بە دەرکەوت کە ئەوەیە گەورەترین و زۆرترین ئیمکانیەتی سەربازی لە بەردەستی هەموو هێزەکانی عێراق بە ئەوەی کە هەم سەر بە وزارەی بەرگریە و هەم بە وزارەی ناخۆ هەم ئەو هێزانی تراوە کە خۆیان شانازی پێوەکەن تا ئێستاکە نەیانتوانێت بستێک لە ئەنبار ئازاد بکەن بەڵام ئەو هەموو ئیمکانتەش لە بەردەستیانە بۆ یەکە لێرەوە ینی جارێکی تر تاکی دەکەینەوە کە ئەبێ هێزی پێشمەرگەی کوردستان پشت و پشیوانی زیاتری بۆ پیا بکرێ و هەر لێرەشەوە وەکو فرسەتێک ئەمەوێ ئەوە بڵێم کە داوا لە هێزە نێودەوڵەتەکان ئەەکەین و هەموو وڵاتانی دەوروبەر هەموو ئەوانەی کە دژی داعشن و دژی تیرۆری و تیرۆریستانن
هاوکاری زیاتری هێزی پێشمەرگەی کوردستان بکەن بۆ ئەوەی هێزی پێشمەرگە بتوانێت ناوچەکانە بڵێن بە تەواوەتی ناوچەکان ئازادکە ئەوەی ئەمڕۆکە کە ڕووی داوە لەسەر زێوە تاکو ئەگاتەوە تەلوەر کە بە چەندین میحوەر هێزی پێشمەرگە چۆتە پێشەوە ئەمە بە هەموو کەسێک ناکرێ و بە هەموو هێزێکش ناکرێ بۆ یەکە دەبێ وەزیری بەرگری عراق و سەرۆک وەزیران کە بەرپرسی هێزە چەکدارەکانی عراقا ئەبێ بە تەواوەتی لەم مەسەلەیە پشتیوانی هێزی پێشمەرگە بکەن و ئێمە هەر ئەمڕۆ نووسراوێک ئاڕاستەی سەرۆک وەزیرانەکەین لەسەر ئەم لە پشتیوانیکردنی لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان و لە هەفتەی ڕابردووش پێش جەژن بە چەند ڕۆژێک بەندە نووسراوێکی هێزی پێشمەرگەی قارەمانی کوردستان کە لە کەرکوک لە شەڕگەکەدان تەسلیمی وەزیری بەرگری عراقمان کردووە و وەزیری بەرگری عراق بەڵێنی پێم داوە کە ئەو پێداویستیانە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بنێرێ و ئێمە هەر لە ئێستاوە تاکو سێ مانگ جارێ ترش پەیوەندیمان ئەبێ و تاکید شەکەین لەو پێداویستیانە کە لە ماوەیەکی کورت و کەمە بگاتە دەست هێزی پێشمەرگەی کوردستان ئەو کەرەسانەشی کە لە نووسراوەکەدا هاتووە بەرپرسانی محوەرەکانی کەرکوک بۆیان ئامادەکردوین و تەسلیمی ئێمەیان کردەوە ئێمەش وەکو خۆی تەسلیمی وەزیری بەرگری عراقمان کردووە بۆیە ئێمە ئومێد دەکەین بە زووترین کات ئەو هێزی پێشمەرگەی کوردستان باس لە سکاڵا کرد کە ئەگەر بێت و ئەو هاوکاریانەیان پشتگیریکردنی هێزی پێشمەرگە لەلایەن وەزارەتی بەرگری یان حکوومەت عێراقەوە نەبێتن ئەو کاتە سکاڵا تۆمارەکەن ئەمەتان بە بەرپرسانی وەزارەتی بەرگری وەزیری بەرگری سەرۆک وەزیران یان وتووە پرۆژەیەکە لەم شێوازە ئامادەنێوە سکاڵا بکەن ئێمە ئەمەوێ ڕوونتر قسە بکەین ئەگەر لە کاتێکە حکوومەتی عراقی و فەرماندەی هێزە چەکدارەکانی عێراق و وەزیری بەرگری عێراق و وەزیری ناوخۆی عێراق و ئەمانە لە کاتی پێویستە هیچ پشت و پشتیوانیەک بۆ هێزی پێشمەرگە نەبێ کە هێزی پێشمەرگە لە شەڕە دژی داعش ئەو داعشەی کە بەشێکی کە سولسی عراقی داگیر کردووە باش ئەگەر ئەم حکوومەتە ئامادە نەبێ پێداویستی ئەم هێزە دابینەکە بە چه حەقێک سبەی ڕۆژێ باز لەوە ئاکا کە هەرێمی کوردستانش بەشێکە لە عراق بۆ یان کەرکوک بەشێکە لە عراق بۆ یەکە ئەبێ لێرەوە بە هەموو لایشی ڕائەگەێنین حکوومەتی عراقی بە فەرمی دێتە جواب و پشت و پشتیوانی هێزی پێشمەرگەی کوردستانەکە لە کەرکوک ئەوە زۆر باشە ئەگەر نا هیچ دوور نییە سبەی ڕۆژێ بە تەواوەتی کەرکوکش بخرێتەوە سەر هەرێمی کوردستان و با ئەوان هەر بخوان لە بەغدا ئەو کاتە شین و ڕۆڕۆ بۆ کەرکوک بژێڕن بەستەوەی بەبێ ڕاپرسی کەرکوک بخرێتەوە سەر هەرێمی کوردستان ببوورە تێ نەگەیشتم مەبەستمەوەیە کەرکوک بەبێ ڕاپرسی مەبەستەوەی بخرێتەوە سەر هەرێمی کوردستان ئێمە ئێستاکە لە عێراقا شتێکمان هەیە ناوی حالەی تاریئەیە و سولسی عێراق بەدەست هێزە تیرۆریستەکانەوەیە و ئێستا حکوومەت ناتوانێت بە شێوەیەکی گشتی لە بەغدا بە تایبەت لە بەغدا و ناوچەکانی ترش دەوری خۆی ببینە بەشێک لە میلیشیات دەوری هەیە لە دەسەڵاتی زیاترە لە حکوومەت بۆ یەکە لەم کاتەیە شەڕە و لە کاتی شەڕشا کەرکوک پێویستی بە پیاوی قارەمانە پێویستی بە تەختیتی باشە پێویستی بە ئیمکانیاتی باشە و پێویستی بەوەیە کە ئەمڕۆ کوڕی ئازا و قارەمان بچێتە پێشە و ناوچەکان ئازاد بکە و خوێنی پیاوی گەورەی ئەوێ ئەگەر لەم کاتەیە کە حکوومەتی عێراقی هیچ دەور و پشتیوانێکی بۆ هێزی پێشمەرگە نەبێ ئەبێ ئەم حکوومەتە چ جۆرە حکوومەتێک بێ و سەبارەت بەوەی کە کەرکووکش بۆ سەر هەرێمی کوردستان ئێمە هەموو پێکاتەکانی کەرکوک متفقین لەسەر ئەوەی ئەگەر دەستی خارجی وازمان لێبێنێ متفقین لەسەر ئەوەی کە ئەو سێ قۆناغی کە دانرا بۆ مادەی 140 هەنگاو بە هەنگاو بچێتە پێشەوە بەڵام ئەوەی کە بۆ ئێمە ناخۆشە ئەوەیە کە هەمویان بە شێوەیەکی گشتی کە باسی کەرکوک الحەبیب و کەرکووکی ڕۆحمان و چی ئەوانە بەڵام کە سەر دێتە ڕاستی ئامادەنی نەقەترێ خوێن لە پێنا ئازادکردنی کەرکوک بڕێژن بەڵکو ئامادەنی فیشەکێکش بۆ کەرکوک بنێرن بۆ یەکە ئەمە بە نەتیجە ئەو هێزانەی کە ئەمڕۆ لە دوورەوە بە دووربین تەمەشای ئازادکردنی کەرکوک و ڕژانی خوێنی پێشمەرگە ئەکەن سبەی ڕۆژە هەر ئەبێ بۆ دەسەڵاتی و حکومڕانی کەرکوکش ئەبێ لە دوورەوە بە دووربین تەمەشایکەن ڕۆلی هاوپەیمانان لە هاوکاریکردنی هێزی پێشمەرگە لە دژی داعش ڕۆڵێکی چۆنە ینی پێشتر هەندێک جار باسە کرد کە نیەتێکی جدی نییە بۆ لە ناوبردننی داعش و هاوکاریکردنی هێزی پێشمەرگە لەلایەن هاوپەیمانانەوە کە هاوپەیمانێتێکە دژی داعش بەڵێ ئێمە ئەوەی کە ئێستاکە ڕوونە ئەوەیە کە هێزەکانی هاوپەیمانان
زۆر گورجگۆڵ و پێ ئەو بەرنامەی کە دانراوە هاتوونەتە سەرخەت و تاکو ئێستاکە زیاتر لە 4-5 ئەم بەیانەیە کە لە سنووری ئەو گوندانەی کە بەدەستی داعشەوە بووە کەوتۆتە بەر هەڵمەتی هێزەکان هێزی هاوپەیمانان بە تایبەتی هێزی ئاسمانی کە دەورێکی باشی هەبووە لە پاکردنەوەی ناوچەکە و ئەتوانین بژڵێن هۆکاری یان یەک لە هۆکارەکان لە پاکردنەوەی ناوچەکە دەورەکەی بگەڕێنەوە بۆ ئەم هێزە قاتیلە ئەم هێزە شەڕکەرە ئازاییکەوە لە ئاسمانەوە پشتیوانی هێزی پێشمەرگاکە وەجگە لەوەش پێم خۆشە لێرە ئەوەش ڕابگەێنم کە بە پێی زانیارەکانی ئێمە کە ئێستاکە چەند دەقەیەک پێش ئێستا پەیوەندیمان بە فەرماندە شەڕکەرەکانی مەیدانەوە کرد کە ئەوان ئەڵێن داعشی تیرۆریست خۆیان لەبەر هەڵمەتی هێزی پێشمەرگە ناگرن و لە هەر شوێنێکە هێزی پێشمەرگە ڕوبەڕوویان بێتەوە ئەوان ڕائەکەن بەڵام ئەوەی کە ڕێگرێت لە هەڵمەتەکانی هێزی پێشمەرگە و بە پاکردنەوەی ناوچەکە بە تەواوەتی هەمووی ئەو بۆمبە چێندراوانەیە کە بۆمبەکانش یەکزار زۆرن و بەشێک لەو دێهاتانەی کە ئێستا هێزی پێشمەرگە ئازادی کرد و یان ئازادی ئەکا وەکو کۆمپانیایەکە ینی وەکو ناوەندی دروستکردنی بۆمبە لەوێ کە ئەمەش بۆتە ڕێگری و ئەو گەنجە جوانە خوێنگەرمانەشی کە شەهید بوونە یان بریندارن هەمویان لە ڕێگەی بۆمبەوە شەهید بوونە کە ئەمە چەندین جارشە هێزی پێشمەرگەی کوردستان کە ئامۆژگاری ئەکرێن ئاگایان لە خۆیان بێت لە حاڵتانەیە بەڵام دیارە حریسی پێشمەرگە و هەڵمەتەکانی پێشمەرگە بۆ سەر دوژمن ئەوەندە کوتوپ ڕووجەرگ بڕە ئاگایان لە خۆیان نامینێ کە ئەمە شوێنێکە بۆمبی لێە بۆ یەکە گیانی خۆیان ئەبەخشن و پێشکەشەکەن بە خاچی کوردستان بۆ یەکە ئێمە لێرەوە ئەڵێن سڵاو لە هێزی پێشمەرگە پرسە سەرخۆشیمان بۆ کە سوکاری بابەتێکی بە ژیانی خۆیان ئازادی کەرکوو ڕابگەێنن لە ئێستادا کۆبوونەوەی نەتەوە یەکگرتوەکانەیە کە زۆربەی وڵاتانتیا بەشدارن لە ئێستادا کە بەشێکی باس لە ناوبردننی داعش و بارودۆخی عێراق واروەها سووریاشە بەڵام جگەلەوەی کە سەرۆکوەزیرانی عێراق بەشدارە لەگەڵ وەفدێکی دیکە هیچ کوردێکیان نوێنەراتی کورد وەکو کورد کە لە شەردا لە دژداش لە هەرێمی کوردستاندا بەشدار نییە لەو کۆبوونەوەیە. بەڵێ ئێمەش لە نزیکەوە چاودێری ئەوەمان کردووە نەکەر کورد بەشدار نییە کە ئێمە جۆمان لە کەلیمەی یان بڵێن وتەی بەڕێز حەیدەر عەبادی بوو بە 1/6 باسی هەرێمی کوردستانی نەکرد و باسی پێشمەرگەی نەکرد باسی ئەوەی کرد کە زمار ئازاد دەکرێت باسی ئەوەی کرد کە ناوچەکانی هەولێر و کەرکووک ئازاد دەکرێت بەڵام بەداخەوە بە وشەیەکش باسی پێشمەرگەی نەکرد و لە هەمان کاتە دەیانجا دووبارەی کردەوە کە القوات الأمنیە العێراقیە و حەشدی شعبی و کۆمەڵێک ناوی هێزەکانی هاورد بەڵام لە دوور و نزیک باسی هێزی پێشمەرگەی کوردستان و هەرێمی کوردستان و بەرپرسانی وزارەی پێشمەرگە ئەوانەی نەکرد کە بێگومان ئەمەش بۆ خۆی مەعنا و مەغزایەکی تریە و ئەبێ لە نەتیجەیە خۆی وەڵامی ئەو جۆرە کۆبنەوانە بداتەوە کە هەموو ئەوانەی کە باسی کرد هەموو خۆی کرد بە بەتەڵی ساحە و لە هەمان کاتە ئەوەیە کە ئەیبینی ئەساکە عێراق نە بەتەڵی تایە و نەتوانن تەنانەت ناتوانن بستێ خاچی ئەنبارش ئازاد بکەن بەڵام لەگەڵ ئەوەشە کە سەر دێتە ڕاستی بەو شێوێ بۆ یەکە جێگەی داخە کە هەم کوردش کە لەو کۆبنێ دەبوو بەشدار بێ بەڵام بەداخەوە بۆ سەرکردایەتی کوردستان کە کارێک ناکەن ئامادە کارێک ناکەن بۆ ئەوی کە لەو زۆرە کۆبنانە بەشدار بن و دەنگ و ڕەنگی کورد و هەرێمی کوردستان بگەێنن. بۆچی سەرۆک کۆماری عێراق بەشدار نەبوو سەرۆکوەزیران بەشدار بە لە کاتێکا زۆربەی وڵاتان سەرۆک کۆمار بەشدار بەوە سەرۆک کۆماری عێراقیش کە کوردە؟ بەڵێ خۆی ئەمە یەکێکە لەوانەی کە جێگەی پرسیارە بۆچی سەرۆک کۆمار بەشدار نییە بۆ سەرۆکوەزیران بەشدارە بەڵام دیارە بەپێی ئەو پرۆتۆکۆل و بەپێی ئەوەی کە دانراوە ئەو بەرنمەیە بانگشتی سەرۆکی وەزیران کراوە چونکە سەرۆکی وەزیرانش وەکو جهەیەکی تەنفیزی لە عێراق کە ئێستا تووشی گەورەترین کێشە بووە و عێراق بەم ئاسە گەیشتووە و کەس ناخوێنێتەوە بە حیسابی ئەوەی کە بەشداری ئەم کۆبنە ئەبێ بۆ ئەوەیە کە لەسەر لە نزیکەوە جۆبیسی وتەکانی بن و هەموو لایەک هاوپەیمانێک دروست بکەن بۆ ئازادکردنی عێراق لە چنگی تیرۆریستان. سەرۆک کۆمار نایەتوانی هەمان پەیام و هەمان وشە و هەمان بەرنامە لەوێ پێشکەش بکە؟ دیارە بەپێی پرۆتۆکۆلی کۆبنەوەکە سەرۆکوەزیران بانکراوە نەک سەرۆک کۆمار. بەڵێ محەممەد عوسمان ئەندامی پەرلەمنتۆ عێراق لەسەر فراکسیۆنێکەکە سوپاس ji بۆ تەبلیغ بووناتە لە بەغدا باوایەکی زیندی